ئەو مزگەفتێکی زۆر کەونەی گوندی بەحرکێ زۆر قەدیمە یعنی برێەوە چەندی برێ چەند فەقێ شتی ئێستاش هەر فەقێ قەدیمەکانیش قەدیم دەخینین لێرانە هەمووشی دەستوری جاران لێرانش نان شتەکەی دەخۆن برێەوە لەوە هەموو قەومی ئەو گوندەی یارمەتی فەقیەکان دەداتن برێەوە ئەو چەند مەلای لێرانە پێ ڕاگەیشتی ئەو مەلایانە هەموو ئێستاش مەلا هەیە مەلا سابیر خەیلانی مەلا محەممەدی هەڕەشێ ئەوانە لە 100 ساریان تقریبا تێپەڕاندە بووینە 100 سارەوە ئێستاش معدل فەقی زۆرە برێ لێران زۆر دەخینی برێەوە بەردەوامە لۆ فەقی لە ئەوەی مزگەفتەکەش بەناوی کەس نیە و مزگەفتی بەحرکێ و برێەوە چەند سارە مامەستا تەی بوو تایری ئەوانە دەستی دەن و لێرانە هەمویان بەخۆیان ئەو یەشیان ئەمری خوا یەشیان مێ ئەودیش مدارەکانیان هەموو مەلانە ئەلێرانە نەوەکانیان هەموو مەلانە هەموو دەخینی لێرانە برێەوە ئەتا ئێستا زۆر برێەوە کانێکی لێ بوو کانێکەش زۆر قەدیمەوە ئێستاش کانێکە بە نسبەت کانێکە هیچ بووە زە نازانم وەستا ئینشاءالله خوای پەروەردگار ئەوەی دەکاتەوە لە ئاوەکەی دەنەوە کانێکی زۆر باش بێ ئەو گوندە هەموو لە سەو کانیەی بوو مەڕ و حەیوان هەموو شتێ لێر ئاویان دەدا بە ئەوەی دەیان لێرانە ئەرێوەڵە زۆر یعنی زەلامی قەدیمەیە بەعسی دەکات تەقریباً زەلام ئێستا 90 سال 95 سالە بەعسی ئەو مزگەفت دەرێت چەند سال پێشی من ئەو مزگەفتە بووە هەرگیز کەوتە لێرانە